ئەمە داوا دەکەین یعنی بەڕاستی ئەو پرۆژەیە یەکلایی ببتەوە چکە خەڵکەکە زۆربەی زۆری کەتە ناو تەمەن خەڵکمان تێدا بووە تەمەنی 6 ساڵ بۆ ئێستا بوویتە 75 ساڵ 70 ساڵ یعنی ئەوە چ تامەک و چ ژیانەکی لەناو ئەو خانوۆی دەکاگەر چوە ناوێ وەڵا تێیدا بە میرات لۆی بەجێمای یعنی باب و کەس و کاری مردووە کەسەکە وەک میرات وەریگرتیە وەلو میراتەکەش چییە هەیکەلەکە لەو گۆڕی هەیە هەیکەلەکەشی نییە لە 2010 بەشداریمان کردیا و دەستی بە ئیشەکانی کردە مقاولە کات وە بەرهێنەرێک ئیشەکانی کرد هەندێک تقریبا نیوەی کرد لە نیوەکەی بەجێهێشت هەندێک مستەحات مایی و نافرۆشتی وا بۆوانە شێم و کردەخانی لە پاشەوە شەشان تەواوی نەکرد ڕۆیشت ئێستا هێشکە هاتیە وەریگرتیا بە حسابی خۆیان هەموو شەکان تەواو بووە لە کاتی کۆتایی دێرێن هەرقەلەکی دێخنەی شەکەی ڕدەگرنەوە ئێستا ئەو مقاولە هاتیە حتا باخچەکانش هەموو دراوی 200 خانی تقریبان لێ دروستکردێ بە زیادە ئیشەکانی تەواو دەکاتن بەس ئێستا ئەوان دیسان ئەرقیان لێ خستێ ئیشەکەی دیسان ڕاگرتەوە ئەجامە دەمانە یەکلا ببتەوە ینی معقول نییە و دەسارە من چاوەڕێ بکەین ئەمە چەند جارە کاتین چوینەوە بەرهێنا هاتینە پێش ئەنجومەنی وەزیران بەڵام هەتا کوێستا ئیشەکەت دەکرێت لزنە تشکیل دەکرێتن پاشماوەکی یاردەوەشێتەوە کارەکە دیسان ڕادەوەستەوە.